ئێمە وەک مامۆستایانی ئاینی شاری کۆیە ئەمە دیمەنی گردبوونەوە و کۆبوونەوەی ژمارەیەک لە زانایان و بانکخوازانی یەکگرتوو و کۆمەڵی ئیسلامیە لە قەزای کۆیە. پەیامێکیان بۆ پشتیوانی لە خۆپیشاندانی هێمنانە و دەربڕینی ناڕەزایی و نیگەرانیش لە بەرامبەر کوشتن و بریندارکردن و دەستگیرکردنی ئەو خۆپیشاندەرانەی بۆ داواکردنی مافە سەرەتاییەکانیان لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕژانە سەر شەقام. بە زووترین کات سەرجەم دەستگیرکراوانی خۆپیشاندانەکان ئازاد بکرێن بەبێ هیچ مەرجێک. زانایان و بانکخوازانی کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی لە کۆیە دووپاتیشی دەکەنەوە خۆپیشاندانی مەدەنی و دوور لە توندوتیژی مافێکی ئاسایی و یاسایی هاوڵاتیانە بۆ گزارش لە ناڕەزایەتیەکان و داواکردنی مافەکان و لەژێر هیچ پاساوێکدا نابێ ڕێگری لێ بکرێت. بۆ دەسەڵاتداران و بەرپرسانی ئەم هەرێمە، ئێمە دەسەڵاتدارانی ئەم هەرێمی کوردستانە لە ئێستا و ڕابردوو بە بەرپرسیار دەزانین لە هەموو ئەو نەهامەتی و قەیران و نادادی و برسیکردنی خەڵک و بڕینی موچەی فەرمانبەرانی ڕاستەقینە و سپاردنی قەیران بە قەیران تا گەیشتین بەم دۆخە سەختە. لە ئەگەری چارەسەر نەکردن و بەدەمەوە نەهاتنی خەڵک و بە زووترین کات ئەوە دۆخەکە لەدەست دەردەچێت. پشتگیری و پشتیوانی خۆمان بۆ تەواوی داواڕەواکانی هاوڵاتیان و خۆپیشاندەران دەردەبڕین، چونکە لە بەرامبەر زوڵم و زۆرداری دەسەڵات سەبر و ئارامی خەڵک گەیشتووەتە بنبەست. بۆ سەرجەم هێزە ئەمنیەکانی کوردستان لەژێر ڕۆشنایی ئاەتی ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما. چونکە ئێوە ڕۆڵەی ئەم میلەتەن بۆیە ناکرێ و نابێ دەستان سوور بێ بە خوێنی کەس و کارتان. ئەرکی ئێوە پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیانە. گردبوونەوە و بەیاننامەی هاوبەشی زانایان و بانکخوازانی کۆمەڵ و یەکگرتوو لا کۆیە قایمقامی قەزاکەی هێنایە سەرخەت. قایمقامی کۆیە پشتیوانی لە هەڵوێستەکەی زانایانی ئیسلامی دەکات بۆ ممارەسەکردنی مافی یاسایانەی خۆپیشاندان و ناڕەزایی. داکۆکی لەوەش دەکات خۆپیشاندان پێویستە مەدەنی و هێمنانە و دوور لە توندوتیژی بێت. ئێمە لە ڕابردووشدا ئەگەر هەر گروپ و لایەنێک هات پێ داوای مۆڵەتی خۆپیشاندان کردبێ بە پێی توانە مۆڵەتمان پێداون و خۆشم زۆربەی جاران چوم لە خۆپیشاندانەکان گوێم لە داخوازی داواکاریەکانیان گرتووە و ئەوەندەی کە لە دەسەڵاتی ئێمە بێ وەکو ئیدارەی کۆیە بۆمان جێبەجێکردون ئەوەی کە لە دەسەڵاتی ئێمەژنەوە بێ بۆمان بەرزکردونەوە بۆ سەر و لەو فترەیە کە ئەو بارگرژە دروست بوو هەرێمی کوردستان ئێمە لە شاری کۆیە یەکەم هەنگاو کە ناومان کۆبوونەوەیەکمان ئەنجامدا لە نێوان هەموو لایەنە سیاسیەکانی سنووری قەزای کۆیە بەبێ جیاوازی هەموو لایەنەکانمان بان کردبوو. دانیشتنمان لەگەڵکردن هەمومان کۆک بووین لەسەر ئەوە کە داواکاری خۆپیشاندەران داوایەکی ڕەوایە بەڵام نابێ بێتە هۆی ئەوەی بەلا ڕێدا ببرێت و گرژی دروست بێت. خراپی دۆخی ژیان و گوزەرانی هاوڵاتیان و نەبوون و دواکەوتن و لێبڕینی موچە و نەبوونی دەرفەتی کار بۆ هاوڵاتیان و قۆڕقکردنی سەرجەم کایە و جونگەکانی حکومڕانی هەرێم لەلایەن ژمارەیە کەسایەتی حیزبی و حکومی و بنەماڵە و گروپی سیاسیەوە جارێکی دیکە ناڕەزایی هاوڵاتیانی لێکەوتەوە و لە چەند ڕۆژی ڕابردووشدا لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانی گەرمیان و ڕاپەڕین خۆپیشاندانەکان گرژیان لێکەوتەوە و بەو هۆیشەوە 6 خۆپیشاندەر و 2 ئەندامی هێزە ئەمنیەکان گیانیان لەدەستدا و نزیکەی 7 خۆپیشاندەریش بریندار بوون و سەدان کەسیش بەهۆی بەشداریکردنیان لە خۆپیشاندانەکانەوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستگیر کران. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.